لەبارەی زیادبوونی ڕێژەی تاوانەکان و کوشتن لە عێراق لەگەڵ بەڕێز عەلی ناسر شرۆفەکاری سیاسی قسە دەکەم لە بەغداوە لەگەڵمانە لە ستۆدیۆی کوردستان 24. بەڕێز عەلی ناسرم کاتت باش، زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. بۆچی کوشتن و تیرۆرکردن هێندە زۆر بووە لە عێراق؟ چی هۆکارە؟ بسم الله الرحمن الرحيم. تحية لك سيدي الكريم وللمشاهدين جميعا. ئێوە بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی بەرزبوونەوەی ڕێژەی تاوانکاری لە عێراق هۆکارەکەی نەبوونی چەکە لە دەستی کەسانێک و بوونی چەکە لە دەرەوە دەسەڵاتی دەوڵەت. ئەمە لە ماوەی دواییدا بەباشی تێبینی کراوە. تاوانەکان زۆریان زۆرە لە دزی، بازرگانیکردن بە مرۆڤ، دەستدرێژی و چەند تاوانێکی دیکەش کە هەمویان پێویستیان بە چارەسەری ڕژدە. باشە، ئەم تاوانانە ئەنجام دەدرێن، دەنگدانەوەیەکی زۆری دەبێت، بەڵام دواتر ئەنجامدەرانی یاخود لێکۆڵینەوەکان ئاشکرا ناکرێن. هۆکاری ئەمە چییە؟ حقيقة يعني العراق ڕاستەکەی عێراق لە پلەی هەشتایە بە گوێرەی ئەو ئامارانەی کە لەبارەی وڵاتانی جیهان بڵاوکراوەتەوە لە بەرزبوونەوەی ڕێژەی تاوان هەشتەم وڵاتی عەرەبیشە لە ڕووی زۆری تاوانەوە. ڕێکار ئەمنیەکان لە ماوەی دواییدا توند و تۆڵ کراونەتەوە، بەڵام هیچیان لەو ئاستەنین کە بتوانن ڕێگری لە تاوان بکەن و سنوورێکی بۆ دابنێت لە پارێزگاکان. بۆ نمونە تۆ تاوانی عەشیرەتەکانت هەیە، تۆڵەکردنەوە و شەڕی نێوان هۆزەکان، و تاوانگەلێکی دیکەت هەیە کە پەیوەندیان بەو بابەتەوە هەیە کە تاکی عێراقی توانای ئەوەی نییە هەست بە ئەرخەیانی بکات و لە ئاستێکی باڵای ئاسایشدا بێت. دەیان تاوانی دیکە هەن، بە نمونە وەکو ئەوانەی بە شێوەی عەشیرەتگەرایی چارەسەر دەکرێن و بوار بە یاسا نادرێت، بوار نادرێت کە یاسا سەروەر بێت و هەماهەنگێکی باش لە نێوان دەوڵەت و هاوڵاتی هەبێت. باشە، عێراق ئەمەی بەجێ هێشتووە بۆ عەشیرەتەکان و هۆزەکان و گروپە چەکدارەکان یاخود لە هەوڵی ئەوەدا بە گوێرەی یاسا ئەمە چارەسەر بکات لە عێراق؟ ڕاستەکەی عەشیرەتەکان ئێستا ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە چارەسەرکردنی بەشێک لەو قەیرانانە. دەیان کەس هەن کە مرۆڤگەلێکی نەفەس نزمن و ئامانجیان ئەوەیە ئەم بابەتە بە شێوەیەکی دیکە با بڵێن لە دەرەوە یاسا کێشەکان چارەسەر بکرێت، و دەیانەوێت تاوانکاران لە دەرەوە بمێنەوە و ڕێگە بەوە نادەن یاسای سزادانی عێراقی جێبەجێ بکرێت. بەڵام دەربازبوون لە تاوانێکی لەو شێوەیە ڕۆڵێکی گەورەی لە خۆناغی ئێستا و لە داهاتووشدا دەبێت، چونکە ئەگەر باسی دزینی پارە بکەین لە عێراقدا ئێستا لەو زۆرە تاوانانە هەندێک کەسایەتی سیاسی ڕێگە نادەن کە دەسوەردان لەو بابەتە نەکرێت و هەوڵ دەدەن بە شێوازێک لە شێوەکان. یعنی دەسەوێت بڵێ پاڵنەری سیاسی یاخود لایەنەکان هەیە لە پشتی بەشێک لەم ڕووداوانەوە؟ بەدڵنیاییەوە ڕێکەوتنێکە سیاسی هەیە. هەندێک لایەنی سیاسی هەن، ئەمانە دەستێکی شاراوەیان لە پشت ئەم پرسە هەیە، و ئەو کەسانەی کە باسیشم کردن کە ئامانجیان با بڵێن بانگەشەی شێخ و شێخگەرایی دەکەن، ئەمانە هەماهەنگێک لە نێوانیاندا هەیە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی تاوان بەرز بێتەوە. هەرچەندە وەزارەتی ناوخۆ لە ماوەی ڕابردوودا بە ڕژدی کاری کردووە بۆ ئەوەی ڕێژەی تاوان نزم بێتەوە و تەنانەت بە ڕێژەی 120 کەم بۆتەوە، وەکو ئەو
هەڵمەتەی لە ناوچەی بەتاوێنی بەغدا و ناوچەکانی دیکە بینیمان بەڵام وەکو گوتم لەو ئاستە نییە کە لە ئاست و بەقەدەر بنمیتی بەرزی تاوانەکان بێت بەڵکو پێویستمان بەڕێخستنێکی زیاتر و کاراکردنێکی زیاتری یاسا هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو تێبینی ئەوەمان کردووە بینیشمان کە چۆن یەکێک لە ئەفسەرەکان ئەفسەری پۆلیس لە پارێزگای ناسڕەیە ڕفێنراوە. ئەمە پەرەسەندێکی زۆر مەترسیدارە لە واقعی جەریمەی عێراقی و لە بری ئەوەی بەرتەسکردنەوە بۆ تاوانەکان هەبێ و ڕێکاری تونتر بگیرێتە بەر هەرچەندە وەزارەتی ناوخۆکاری باشی کردووە و پێویستە بەرپرسانی سزا بدات. کەواتە دەتەوێت بڵێ تاوەکو ئێستا و یاسایانەی لە عێراق و ڕێکارانەی گیراونەتە بەر نەیانتوانی وەکە چەک لە دەستی خەڵکانێک بهێنە دەرەوە. ئەمە شۆکارە بۆ ئەوەی کە هەتا چەک بەو شێوەیە لە دەستی خەڵکی جیاواز بێ کوشتن و خوێنڕشتن بەردەوامە بێ لە عێراق. ڕێک بەو شێوازەیە تا چەک لە دەست کەسانێک بێت با بردۆخمان بەم شێوەیە دەبێت. چەکی بێمۆڵەت کارەساتێکی زۆر گەورەیە کێشەیە تۆمان نەکردنی چەکەکان لە وەزارەتی ناوخۆ و کۆنتڕۆڵ نەکردنی ئەو چەکانە وەکو ئەوەی کە حکوومەت بانگەشێ بۆ دەکرد و بەرپرسانی وەزارەتی ناوخۆ لە ماوەی ڕابردوودا داوایان دەکرد. ئەمە کێشەیەکی هەرە گەورەی ئێستەی ئێمەیە. تۆ سیر کە دەبینیت بە نمونە لە پارێزگاکان شەڕ لە نێوان عەشیرەتەکان دروست دەبێت بە چەک ڕوبەڕووی یەکتری دەبنەوە. ئالێرەوە لاوازیەتی ئەمنی دەردەکەوێت و دەسوەردانی ئەمنیش هەرچەندە هەیە بەڵام لەبەرەوەی جۆری چەک زۆرە لەلایەن خەڵکی لەلایەن ئەوانەی لەو شوێنانان تەنانەت چەکی قورس و مامناوەندیشان پێ بە شێکیان جیاوازی هەیە لە نێوان ئەو لایەنانەوە جیاوازی لە نێوان زۆری کێشەکانی شەیە. بەڵام دوجار پاڵنەری پشت هەموو ئەمانە دەست بە سەرداگرتنی بەرژەوەندێکی دیاریکراوە و دەست بە سەرداگرتنی پۆستێکی دیاریکراوە وەڕە هەندێکی ئابووریش لەم نێوەندەدا هەیە چونکە کێشەکە تەنیا پەیوەست بەوە نییە کە تاوان. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانمان بووی.